کەمێکی تری یاری دەست پێ دەکاتەوە مان با پێشتر لایڤەکەتان بۆ ئامادە بکەین. He's rolling in. He's rolling in. What's he rolling in? یاری ئامادەی بۆ دەستپێکردنەوە. ڕزگاری تا ئێستا دوو گۆڵی لێکراوە لە گەمی یەکەم.
بەردەوامە حیڕانیا بەهێرشبردن دەست پێکردێتەوە بە یاریەکانی محەممەدەکانەوە بۆ محەممەدەکانەوە دەری تا ئێستا ئەنجام 0-0. زارێک بۆ یاریزانێکی کاریشتر لە ڕێزی ژمارە 20 بۆ ژمارە 6 دێتە ژوورێ لە ڕێزی یانیوەرچی بابان.
گێمە هێرشی بەردەوام هەیە بەسەر گۆڵ یانی شیبابان، بەڵام دیارە شانس یاوەریان نییە و شتەکانیش باش نین بۆ ئەوەی کە بکرێن بە گۆڵ. شیبابان بە هەموو هەوڵی خۆیەوە هەوڵدەدات کات لە بەم شێوازە بەڕێ بکات بۆی بتوانێت هەر چۆنێک بێت ئەنجامەکە بە 0-0 بە کۆتا بێت. دەنگی هاندەران یانیوە شێڕانیا لە نێو یاریگە و ناوچەیە دەنگی داوەتەوە بە جۆرێک هێندە زۆرە کە لە دوورەوە زۆر گوێویسی دەبن. تا ئێستا ئەنجامی یاریەکە 0-0 کام لە یانەکان گۆڵان تۆمان نەکردو، بەڵام بڵانیا بە شێوەیەکی بەردەوام لە هێرشی بەردەوامدا بۆ ئەوەی کە بتوانێت گۆڵی خۆی تۆمار بکات. گۆڵی یەکەم بۆ ڕزگاری گۆڵێکی تۆمار کردوەوە. هێرشی کرد بۆ ڕانیا کۆرناڵ کۆرناڵێک جێبەجێ دەکرێ بۆ جاربەر ئەگەر تەڵق دەبێ ئەوە هۆکارەکەی هێڵی ئینتەرنێتە دەبڕێتەوە.
مەدانێکی زۆر بەهێز بەڵام بۆ دەرەوەی یاریگا مەدانێکی زۆر بەهێز بوو. سلامتی بۆ چالاک اینجا کۆرناڵێک لە بەژۆندی ڕانیا سپاسان دەکەین بتوانین لایڤەکەمان بۆ شێر بکەم بۆ زۆرترین کەس ببینێت سپاسان دەکەین ئێستا لە ئەنجامی هێرشەکانی کۆرناڵێکی دوور بوو.
کۆمەڵێکتر لەبەر ژۆنگرانە ئەنجامی یاریەکان شۆرزەدی و ڕزگاری یەک بازیان دوو دروست دوو خانەقین یەک قەڵازە سفر گۆڵ گۆڵی یەکەمی دەکانۆ گۆڵ دیمەنی هاندەرانی یانەی ئیرانیا گۆڵ یەکەم بۆ ئیرانیا گۆڵ یەکەم بۆ ئیرانیا گۆڵ یەکەم بۆ ئیرانیا جۆش و خڕۆشی تەواوەتی خستوەتە نێو هاندەران گۆڵ یەکەم بۆ ئیرانیا ڕانیە دەیەوێت گۆڵی زیاتر تۆمار بکات هێرشێکی تر بۆ ئیرانیا یانی بابان زۆر هەوڵیدا لە تاقیکردنی یاریەکە بەڵام ڕانیا توانی گۆڵی یەکەم تۆمار بکات ڕانیا یەک بابان سفر لەگەڵ هۆڕنی پاسەکان هاندەرانی یانی ڕانێت هاوشێوە لەگەڵ بۆقەکانیاندا ناو یاریگەیان پڕ کردووە لە دەنجی هاندان بۆ یاریزانانی یانەی ڕانیا دەستی پێکردەوە ئەنجام یاریکە ئێستا گۆڵێک بەرامبەر بە سەفرە لە بەرژەوەندی یانەی ڕانیا بە هێرشەکانی دەستی پێکردەوە
فاوڵێک لە بەرژەوەندی بابان. مامۆستا هێمن ڕاهێنەری یانیوەرسیە ڕانیا. لایڤەکەمان بۆ شێکن با زۆرترین کەس ببینێت. سپاس بۆ بینەرانمان لە تەلەڤیزیۆنی ڕانیا. هذا توبك دوور دەخاتەوە. محەممەدەکانە بە کەلەیەکی زۆر جوان ویستی گۆڵی دووەمی خۆی تۆمار بکات، گۆڵ دووەمی یارەکە تۆمار بکات. زۆر نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵی دووەم. سپاس بۆ بەڕێز، سپاس کاگرەوەند. هێرشێکی تر هێرشە بەردەوامەکانی ڕانیە بۆ سەر تیپی یانیوەرچی بابان.
جامپینگ کرا بەرەزان یەک بە سفر لە بەژۆندیانی ڕانێ تا ئێستا لازۆ خۆب لە قاچی لازۆدا محمد دكانو محمد دكانو بو نزل همراني كان امسك كوتنا بورانيا زور گنگره لدروي يارگای خوي لنيو يارگای چيا دەتوانێت مێژوویەکی نوێ تۆمار بکات کە ڕانیا چانسی یەکەمینی دەبێت لە دوای یانەی وەرزشی هەولێر بۆ چوونە نایاب گۆڕانکاریەک لاوزێ ژمارە 8 ناوێت 23 دەڕبزێ گۆڕانکاریەک Torna alla chiave sono Dio.
نه والله o videoya. بەڕێزان لە دەقەی کۆتایی یاریەکەیە ڕەسەی برا کاکە ئاوا یاری ئاوا دەکرێت لە نێو یاریگای چیا لە نێو دڵخۆشی هاندەرانی یانی ڕانێ لەگەڵتان بەردەوامین کۆرناڵ نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵی دووەم بەڵام بۆ کۆرناڵێک لە بەژۆندی یانی ڕانیە بابزانی جارش تایمی دووەمە و ڕانیە بە گۆڵێک لە پێشە لە
که کاتی بسازه اما رو کار میشه. شما دیگه اون هزار کار می‌کاش کنش. سال هزار کار کنش. سلیمانی اگرم به دور سلیمانی باید نمی‌چه. به دو کار می‌کنه. شهر امرانیه. شانزده دیگه دو. مشتی اگر به سلیمانی شده. ليس الخامل من سلێمانی ئەم هەفتەی یاری نییە سلێمانی تەنها یەک ماوە لە هەفتەی داهاتوو یاریەکەی دەکات ئەویش بەڵام وەکو تاکەوەی کە منافس بوو یانەی ڕزگاری بوو کە مابێت تەنیشتی مابێت گۆڵ لێکراوە تا ئێستا لێسادا دەقەی 43 دەقەی ئێستا لە خولەکی 43 خولەکی 43 یاریەکەی لە خولەکی 43 یاریەکەی ڕانیا هەنگاوێک نزیکتر دەبێتەوە لە نایاب بەم ئەنجامی ئێستا بەردەوام بێت ڕانیە بەم ئەنجامی بەردەوام بێت دەتوانێت لە ئێستاوە مژدەی ئەوە بدا کە دەچێتە نایاب ئێستا ئەنجامی یاریەکە گۆڵێک بەرامبەر بە سفرە لە بەرژەوەندی یانی ڕانیا سپاس بۆ متمانتان بە تەلەڤیزیۆنی ڕانیا بۆ سەیرکردنتان لە ڕێگەی تەلەڤیزیۆنی ڕانیەوە هێرشێکی تر بۆ یانی ڕانیا هێرشێکی تر بۆ یانی ڕانیا بەڵام دەپشڕەندرێت یاریەکە لە کاتێکی زۆر هەستیاردایە
ڕانیا بە هەموو هەوڵی خۆی هەوڵ دەدات بەوەی کە یاریەکە لە بەرژەوەندی خۆی بە کۆتا بگەێنێت لە خولەکەکانی کۆتایی یاریەکەی داین. تا ئێستا ئەنجامی یاریەکە گۆڵێک بەرامبەر بە سفرە لە بەرژەوەندی ڕانیا. خولەکی 46 ئێستا ئاهەنگی هاندەرانن لە کۆتا خولەکدان. خولەکی 47 خولەکی 47 یاریەکەیە دەکانۆ لا کۆتا خولەکی یاریەکە نزیک دەبینەوە. خولەکی 47 38 39 40 لا کۆتا خولەک نزیک دەبینەوە. لا تەلەڤیزۆنی ڕانیەوە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵتانداین. سپاس بۆی بەڕێزکە لەگەڵ ئێمەدان. ڕانیا سێ خاڵی گرنگی یاریەکەی بەدەستێنا. ڕانیا سێ خاڵی گرنگی یاریەکەی بەدەستێنا. ئاهەنگ و خۆشی هاندەرانی یانی ڕانیا بۆ نزیکبوونەوەیان لە نایابی کوردستان. خۆشحاڵی دەستەی کارژێڕی و هونەری یانی وەرزشی ڕانیا لەگەڵ هاندەرانی خۆشحاڵی پیرۆزە لە هاندەرانی یانی وەرزشی ڕانیا و یانی وەرزشی ڕانیا بۆ نزیکبوونەوەیان لە نایابی کوردستان. پیرۆزە لە ئێوەی خۆشەویست. هەموو هاندەرانی یانەی وەرزشی ڕانی ئێستا دەیانەوێت بێنە نێو یاریگا بۆ ئاهەنگگێڕان لەگەڵ یاریزانانی یانی ڕانیا. ڕانیا سێ خاڵی گرنگی وەرگرت. بەبێ گوشار بەبێ هیچ شتێک توانی بە شێوەیەکی زۆر جوان گۆڵێکی خۆی تۆمار بکات و سێ خاڵی گرنگی یاریەکە وەربگرێت. ڕانیا پیرۆزە بەرەو نایاب. دیمەنی جۆش و خڕۆشی نێوان یاریزانان و هاندەرانن. دڵخۆشی مامەستا هێمن ڕاهێنەری یانی وەرزشی ڕانیا لەگەڵ ئەو
هاندەران هاتنە نێو یاریگا بۆ ئەوەی لەگەڵ یاریزانەکان جۆش و خۆشی خۆشحاڵی خۆیان بۆ نزیکبوونەوە لە ناوی کوردستان دەردەبڕن. پیرۆزە لە یانەی ڕانیا، پیرۆزە لە هاندەر خۆشەویستەکان، پیرۆزە لە هەموو ئەو کەسانەی خوازیار بوون ئەمساڵ یانەیەک کە شانی ئەوە بێت لە نایاب بێت ڕانیە بێ. ڕانیا یاری کۆتایی ماوە لە نێو یاریگای خۆی بۆ یاریکی چارەنووساز و یەکلاکەرەوە بۆ بەفەرمی گەیشتن بە ڕیزی یانە پلە نایابەکانی کوردستان. جۆش و خۆشی هاندەرانی یانی وەرشی ڕانی هاتوونەتە نێو یاریگای چیا لە شاری سلێمانی لەسەر ئەم ئەنجامە گرنگە بۆ یانەی وەرشی ڕانیە. مامۆستا هێمن بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن سەرەکە بازنەیەکی فراوانی هاندەرە جوانەکانی یانی وەرچی ڕانیە لە نێو یاریگای چیا لە شاری سلێمانی لەگەڵ دەستەی کارژێڕی یانەکە لەگەڵ جۆش و خۆشی ئەمە دیمەنی جۆش و خۆشی هاندەرانی یانی وەرشی ڕانیە لە نێو یاریگای چیا لە شاری سلێمانی بۆ بەدەستهێنانی سێ خاڵی گرنگی یاریەکە بە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکان لە نێو یاریگای چیا دڵخۆشی خۆیان دەردەبڕن. مامۆستا هێمنە بۆ لێدوان بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن دەدا. ئەمڕۆ سێ خاڵی گرنگ و پێویستی خۆی بەدەستێنا بۆ نزیککەوتنەوە واگەیشتن بە گەیشتنەوە بە ڕیزی یانە پلە نایابەکانی کوردستان. عجيب 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 فوز على الرصيد فوز على الرصيد
سێ خاڵی گرنگی یاریەکە پیرۆزە نزیک بوونەوە لە نایابی کوردستان پیرۆزە لە هاندەرانی یانی وەرزشی ڕانیا خۆشحاڵین با درێژایی خولی پلە دوی کوردستان پاریش لە خولی پلەیەک ئەم ساڵش هەر لە خولی پلەیەکی کوردستان لەگەڵ ئێوە خۆشەویست بووین بۆ گواستنەوەی یاریەکانی یانی وەرزشی ڕانیا لە تەواوی کوردستان ئومێد دەکەین ساڵی داهاتوو یانەی وەرزشی ڕانیا لە نایابی کوردستان و تەلەڤیزیۆنی ڕانیەش لە هەموو شوێنەکانەوە بۆتان بگوازێتەوە. ئەم هاندەرە خۆشەویستانە بە زیاتر لە 6-7 پاس موشای گەورە هاتوون بۆ نێو یاریگای چیە لە شای سلێمانی بۆ هاندانی یانەکەیان بۆ پشتگیریکردنی یانەی وەرزشی ڕانیا. بڕوا پاشا لە دەستەی هاندەرانی یانی وەرزشی ڕانیا. ئەمڕۆ محەممەدەکانۆ گۆڵێکی مێژووی خۆی تۆمار کرد کە بۆ مێژووی ڕانیا دەمێنێتەوە. پێم وابێ کێشەگیر و گرفتێک هەیە لە نێو یاریگا وەزانم لە نێو هاندەرانی لە نێو دەستەی یانی وەرزشی بابانە ئەوانن کە کێشە و گرفت دروست دەکەن. دیارە گرژی و ئاڵۆزێک دروست بووە لە لای دەرگایەکە بەڵام نامانێت وانتان بۆ بگوازینەوە. سپاس کاک هەردی زۆر بەڕێزن هەردی ئسپۆرت زۆر بەڕێزن. دیارە بێ کاک محەممەد و کاک بێستون بێ هاوڕێیانی کرد بە دڵنیاییەوە من هیچم پێ نەکراوە ئەوەی کە من